بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێوێ بەڕێزداین. ژمارەیەک لە خانەوادە دێرینەکانی سلێمانی دەورێکی گرنگیان بینیوە لە نووسینەوەی مێژووی ئەم شارەدا. یەکێک لەو بنەماڵە تێکۆشەرانەی شاری سلێمانی بنەماڵەی مامۆستا کەریم زەندە کە یەکێک بووە لە نووسەر و تێکۆشەرە دێرینەکانی کوردستان. مامۆستا کەریم زەند هەر لە سەرەتای لاوێتیەوە تێکەڵاوی کاری سیاسی بووە و دوایەوە لە کۆماری کوردستاندا بەشداری کردووە و چەندین پەرتوشی گرنگی نووسیوە. دیارە خێزانەکەی یاخود هاوسەری مامۆستا ئامەخان یەکێکە لەوانەی کە ئەویش هەر تێکۆشەرێکی دێرین و ڕووناکبیرێکی گەورەی شاری سلێمانیە و شایەتی ینی ئاگاداری کۆمەڵێ بابەتی گرنگی مێژوویە کە بە تایبەتی لە ماڵەدا ڕوویداوە و بە تایبەتیش پەیوەندی مامۆستا و خانەوادەکەیان لەگەڵ تێکۆشەرانی پارچەکانی تری کوردستان. ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی ئامەخان هەڵدەینەوە و باسی هەندێک لایەنی دیکەی مێژووی مامۆستا کەریم زەند دەکەین. ئامەخان بەخێر بێ بۆ بەرنامەی پەنجەمەوە. بەخێر بێن سەر چاوم بە قوربانە بن پێوەی ئینشاڵڵا سەلامەت بێ. ئامەخان ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین. بەڵێ. تۆی قەڵاتزێی و مامۆستایی خەڵکی سلێمانی ئەوە چۆن چۆنی یەکتریتان ناسی؟ وەڵاهی جا سوتفە هەموو شتێک ڕێگەخە. بەڵێ. من هاتبووم بۆ ماڵی کوڕی پورەکەم حەمەی فەرەجەفەنگی بە میوانی لەگەڵ دایکم. بەڵێ. ئەویش مامۆستای کەمال و عیرفان بوو. بەڵێ. دەرزی پێکوتن چونکە دەرکرابوو لە وەزیفە لەسەر سیاست. بەڵێ. لەوێ منی بینی یەکسەر داوای کردم کوتی بە کچی پورەکەمی گوت کوتی بۆ کچەم نایتێ وشتی خۆکەری مەفەنگیان بەدەست من نییە و بەدەست کاکمە کوتی دا ئاسانە چوو کاغەزی شێ مەحمووی هێنا و شێغلەتیفی هێنا و بۆ خوازبێنی بەڵێ هەر خێرا بۆ بەیانی بەڵێ خەڵقی هێنا و شێغلەتیفات لەگەڵی و جا لەگەڵ شێغلەتیف زۆر برادەر بوون وەکو براوا بوون. بەڵێ. منیش عینی شت لەگەڵ ژنەکەی عینەن خوشک وەڵی تر هاتن و کوڕی پورەکەم هات لێی پرسییم کوتی زۆر خەڵق داوای کردووی من نادەم بەڵام بەم پیاوە بە کراسی بەری خۆیت دەمێگەر بە قسەی منەکەی نیشت قسەم نەکرد کوتیە ینی ڕازیت کوتی یعنی ڕاستی دڵم ناهات قسەیوان بشکێنم. بەڵێ. ئیتر ئەوە بوو ڕێکەوتەکەمان بەڵێ شوم پێ کرد و زۆریش بەختەوەر بووم و خۆزگە هەموو کەسێت پیاوی وای هەدەستکەوێ و هەتا یعنی لە جێی باوکو دایکم بوو ئەمەڵە باش بوو بۆم هەتا بڵێ هەر لە سەرەتاشەوە لەم ماڵایە بوون وانە هەر لە عمری حەڤە ساڵیمەوە من لەم ماڕامە تا ئێستا ئەو 6 ساڵی نەفیەکەمان نەبێ لێی دەرکە. بەڵێ. لێرە نەجوڵاوم. باشە ساڵی چەند بوو کە ئێوە شایەکەتان کرد؟ 56. 56. بەڵێ 57 کاکە ئاسۆم بووە. زەماوەندوشتان کرد یا هەر وەڵا خزمی خۆی هەموو بان کرد بوو لە حوشەی سای و هەڵپەڕکێیەک بوو حاجی تەی بوو مەلا حاجی مەلابرایم و چوزام خزمەکانی خۆی و کوڕەکانی تۆفی قەزاز و هەموو هاتن منیان هێنا و لێرە شای و هەڵپەڕکێ بوو پورەکانی چێشتیان لێ نابوو پورزاکانی و ئەیتر شایمان کرد تا درەنگ و دوای هەر کەسە بۆ ماڵی خۆی و ئێمەژماینەوە. ئامەخانەم گەڕەکەی کە ماڵی ئێوەی تایە یەکێکە لە گەڕەکە هەرە کۆنەکانی شاری سلێمانی مەڵکەنی دیارە تۆش ماوەیەکی زۆرەکە لەم خانوۆیە ژیاون و لەم دەڤەرەیە کێ دەبیرە ئەوانەی ساڵانی پەنجاکان و شەستەکان خەڵکە ناودارەکانی ئەم گەڕەکە چیە بوون؟ خەڵکە ناودارەکانی ئێرە شەمحەمەی خاڵ بوو ڕەبی خوا لێی خۆش بێ بۆ خاتری پێغەمبەرەوە پیاوی چاک بوو حاجی برایم بوو ئەمانە هەمووی ئینسانی باش بوون دیار بوون لەو گەڕەکە ئەوانەی کە دیاری بن ئەوانەی تر ناڵێم کە نازانم دیاری نەبوون و ئەمانە 6 ماڵی بە تایبەتی زۆر باشی تیا بوو غەفوری مەلاعەلی بوو خوشکە زاکەی بوو ئەمانە هەمووی ئینسانی باش و ناودار بوون لەم گەڕەکەی ئێمە ماڵی حەمەیە و ڕەحمان ئاغا بوو ئەمانە هەمووی گەڕەکی ئێمە ئەو پیاوەیەکەیەکانە تۆفی قەزاز بوو ئەمانە پەیوەندیان هەبوو لەگەڵ مامۆستا پورزای بوو تۆفی قەزاز پورزای مامۆستا بوو ئەوەشیان لەگەڵ بوو ئەوانە هەمووی هاتوچۆی ئێمەیانە کرد و بەڕەحمەت بێ حەماغا زۆری مامۆستا خۆشەویست دەیگوت کەریم تۆ کوڕی حەماغای منیش حەماغام باوکرد نییە کوڕی منیش لەگەڵ کچەکەی لەگەڵ نیحمەت خانە زۆر تێکەڵیمان هەبوو زۆر بێکەوە ئەگونجاین و هەمومان و ئیتر ئاوا و گەڕەکەی ئەمە ئاوا بوو زۆر دڵسۆزی یەکتری بوون جا من حەوزم هەبوو حەوزی گەورە ئاوی جاریمان هەبوو
ئەو ئاوا هاتە خوارێ هەموو عالم لێرە گەنمی ئەشتەوە نانیە کرد دۆساوی تەماتەیە گر حوشەکە گەورە بوو بۆ خۆمان بەیەکەوە بە خۆشی ڕامانە بوار وەکو دایک و خوشکی یەکتری و شەشحەو کوڕی ئەو گەڕەکەش بە مەمچی من گەورە بووە ئەرە بەخوا هەمووی دایکیان نەخۆش بۆ من مەمکم ماونەتێ کوڕی ڕەشیەفەنگی باوکی سەرکەوت و ئەوان ئەی ناسی ئەوەی کە لە هەولێرە نەورۆزیان کوڕی منە ما مناڕەکانی عومەرەفەنگی دووسەیەکیان مناڵی منن کە بە بەمچی من گەورە بوون ئیتر ئاوا بووین ئێمە بەیەکەوە لەگەڵ ماڵی حاجی برایمیش زۆر ڕێک بووین ئەویش لوتفی خانی کچی زۆر تێکۆشەر بوو لەگەڵمان بوو دایمە بۆ هەموو شتێک بەڵێ جای ئێمە حەزەکەی باسی ئەوە ناکەین باسی کاروبارەکانی خۆت بە تایبەتی بەڵام پێم خۆش بوو تۆ ماوەیەکی زۆر لەگەڵ جەنابی مامۆستای ژیاوی تو هاوسەری بوویت و پێکەوە ئیتر ژیانتان کردووە بەڵام حەزم کرد هەندێک شت ئایا کە لای تۆ باسی کرد بێ هەندێک زانیاری هەیە کە مامۆسا خۆی نووسیوێتی یاخود ئێمە بەرنامەمان لەگەڵا کردو و خەڵکانی تریش بەڵام لای جەنابەت بە تایبەتی ئەو کاتانە ناکە تۆ لەگەڵی بووی پێشتر ئەگەر بۆی باس کرد بی مامۆسا شوێعی بووە کۆن زوو لە شوێعێ چاکەکان بۆ چاک و خراپی هێشوڵا دوو نەوەیان هەبوو یەکێکیان زۆر باش بوون یەکێکیان وان نەبوون من بەڕاستی قسەکەم لەگەڵیان بوو بە زماوەیەکی کەم بوو دوایی هەر لەگەڵ بارزانی بووە هەتا ئەو دەقیقەی کە گیانی سپاردووە بەڵێ بەس پێشتر ئەو لە حیزبی دارکەر و کۆمەڵی دارکەر و هیوا و شۆڕشەوانەشە بەشداری کردووە لەگەڵ ڕەفیق حلمی و لەگەڵ ماڵی مەحویەکان و لەوانە لای خانەقاوە لە ماڵێکە کۆبوونەوە شتیانە کرد و ئیشیانە کرد و لەوێ ئەرەوەڵا ئەوانەشی هەموو کردووە بەڵێ ئەی ئەو کاتێک کە لە کۆماری کوردستان بوو چی بۆ باس کردی یعنی کە تۆ دیارە ڕەنگە زۆر شتی بۆ باس کردی بیت و نووسیویشێتێنێک بەڵام شتێک کە تا یاسە باسن نەکرد بێ مەسەلەن چی بوو کە زۆری بەلاوە مهم بوو مەسەلەن بۆچی ئەوەندە شەیدای کۆماری کوردستان و ئاڵای کوردستان و ئەوانە بوو وەڵاهی شەیدای ئەوە بوو ئەیوت بەس کورد سەرکەوێ لە دنیا هەموو کوردستان ببێ بە یەک پارچە من لە دنیا ئەوە ئاخر ئاوات مەکە هەمە نەی بە مەگەڵ ئیتر خۆ بە ناشکوری ناڵەم نەیدی کابرایەکی بێتەماح بوو تێکۆشەر بوو دوو کەڕەت هەموو کەس شایەت دە و جەریدەکەشم هەڵگرتووە کە نووسراوە سوپاسیەکەین دوو جاریان عەرزەیاوەتێ جارێک لە ئەبوو سەنا 500 مەتریان نایە جارێکیش لای بەنزین خانە کۆنەکە 250 مەتریان نایە ڕەتی کردەوە نەیویست لەسەر جەریدەیەک بۆیان نووسی مامۆستاکەریم سوپاست دەکەین بەڵام کوتی بە شەر تێگەتان نەمەوە یان بیکەن بە مەکتەبێک یان بیکەن بە جێی لانەوازەکان خۆ هیچشی نەکرا بەخوا بە قسەشیان نەکرد بە ئەوم بەڕاستی قسەکەم نەوەڵا هیچی نەکرا هەر سوپاسێکیان کرد و تەواو بەس دواتر مەکتەبێکیان کرد بە ناوی مامۆستا دواتر پێشەوەی بمرێ ئەو مەکتەبیان کرد بە ناویەوە هەرەوە بوو ئەی لەسەر کۆماری کوردستان و پێشەوە قازی محەممەدوان هیچی تایبەتی نەوتوە لای تۆ مەسەر چییە گێڕایەوە ئەو کاتێک کە لەوێ بووە وەڵا هەموو شتێکیە گێڕایەوە ئەیگوت خەڵک ئەو سازانی چی کاکە خەڵق زۆر دڵسۆز بوو یعنی دڵسۆزی ئەو ساڵی ئێستا عەرز و ئاسمانی بینە ماڕە فەقیر بەخوا ماڕە فەقیر زاو زەخیریان کۆ کردەوەیان هێنایەوە بۆ من ئابوونەم کۆ کردەوە هەموو مانگێ ژنی وا بوو فەقیر بوو نەیە گوت خوا ئامەگیان 25ەکەم بۆ بسکە 75 بوو ئابوونەکەش ئەیگوت خوا 25ەکەم بۆ بخەسەر ئابوونەی حیزبەتی کۆمانە کردەوە ئەوسا خەڵق دڵسۆز بوو لە ساوەر و لە برنج و لە ئارد و لە ڕۆن و لە شەکرۆمیانە هێنا لە ژوورەی ئێمەدایانە نا تا پێشمەرگە بۆمانەکردن بە فەردەوە هاتنیان برەوە خوا ئاگای لێە بۆچی ئەوەندە عاشقی خاک و نیشتیمان بوو ینی ئەمە چی بۆ لێ کرد وازم کتێب و شتی هەبێ لەسەر کۆماری کوردستان و لەسەرێکی هەیە چاپ نەکراوە بەڵێ ئینشاڵڵا خوا لەگەڵ ئێوە هیدایەتی مناڵەکان بابەتەمان بەس جارێ نازانم کەی چون کاک ئەڵێن هەر بۆی چابەکەین ئینشاڵڵا دەستخەتی هەیە هی خۆی و کەشتی نووسیوە و حازری کردووە چاپی کا و فریان نەکەوت ئیتر ئەیەشێ لەو شتانەی کە مامۆسای پێ ناسرێتەوە ئەوەیە کە گەڕیدەیەشی زۆر یعنی بە ناوبانگ بووە لە کوردستانە شار و دێ و هەموو شاخ و داخی ئەم وڵاتە بە پێگەڕاوە هەمووی بە پێگەڕاوە تا ئەسکەندەرۆنە هەمووی بۆ گەڕامەوە چۆتە چەند ماڵ و لە شوێنێکا دەریان کردووە و لە شوێنێکا لە تەویلان وستووە و
ئەزیەتی دنیای دیوە و عازابی دنیای دیوە و هەتا گەیشتۆ بەم هینەی کۆ کردوتەوە ئەم جغرافیە کوردستانی تاپۆی ڕەش بۆ مناڵی کورد دەرێنم بەخوای گەورە ئەو مەکتەبەی وەرگرتووە ڕۆژی جمعان پیرەمێرد و پیرێژنی ئەو گەڕەکەی کۆ کردوتەوە فێری خوێنەواریان کا لەسەر حسابی خۆی شتی بۆ کڕیون و کتێتی جمعە بمەنێ جمعان مەکتەب نیە بیان بە من کتویانە باشە موافقەتیان بۆ کردو ئەو لێرە بۆچی ویزە و خەڵکە فێری خوێنەواری هەیگو بەهەر نەبێ خەتی پاسەکان بزانن با خەڵق کوێر نەبێ لە خەڵق نەپرسن بڵێنەوە پاسی کوێیە حەزەکەم هەموو کەسەوە بزانێ پیاوێکی وا بوو بەخوا چۆ قەشان و ماوەت بە پێ چوو دوو ڕۆژە چوو دەرسی پێکتن و بە خۆڕایی هاتەوە هەموویانە هاتن بۆ لای و ئەنگو کەریمەفەندی چی بێ ئێمەش ئەوەین بەخوای گو کوردبی کوردین عرببی عربین نازانم شوێعیبی شوێعین پارتیبی پارتین هەموو ئەوان پێودەوە هەموویان خۆیان بێنە بەرەو ڕوو ئەرە بەخوا ڕاستە فەرمووی مامۆستا پیاوێکی وا بوو ئەی باکەمێ باسی خۆشی بکەین تۆ بۆ خۆشت لە ناو یەکێتی ئافرەتانە لە ساڵانی شەستەکانە بە تایبەتی لە ڕاستی هەفتاکان بەڵێ نابێ پێشتر بێ چکە تۆ لەگەڵ بەیەخان و ئەوانە وانە بەیەخان و سد ئەنجوم ئێوە شەستەکانە ڕووناکی حاکم ئەحمەد و کچەکەی حەمەیە و ڕەحمان ئاغا و لوتفی حاجی برایم و چوو زانم خەڵکێکی زۆر هەموو لە ماڵی سدبەهێ کۆ بووینەوە دوایەوە و کاتە سکرتێری ئافرەتان بوو بەڵێ سکرتێری ئافرەتان بۆ ئینسانێکی زۆر باش و تێکۆشەر بوو ئەو لوتفی خانەی کەڵەم درا و سێشمان بوو کچی حاجی برایمی عتار ئەوی شەر لەگەڵ ئەو بوو ماڵیشیان لەو گەڕەکەی ئێمە بوو دایکیان خوشکی شیری مامۆستا بوو ئیتر هەر بەیەکەوە ئیشمانە کرد ئیشەکانتان چی بوو ئیشەکانمان لە پێشا لاڵم لەوێ کۆمان کۆ بووینەوە و سدبەهێ قسەی بۆ کردین و باسی کوردایەتی بۆ کردین و باسی پێشمەرگەی بۆ کردین و ئێمە شەرچی ئەو بیکوتایە مانگوو بەڵێ دوای خانوەکان فرۆشرا ئەو خانووی کە کۆبوونەوەتان لێ کە کۆبوونەوەمان لێکرد حەوزێکی گەورەی تیا بوو لە لای سەراوە لە پشتی سەرا بوو شوێنێکی زۆر خۆش بوو لە گەڕێکی شێخان بڵێ ئیتر هەڵوەدا بووین ئێمە کوتمان چی بکەین ڕەشەی مەلابرایم باوکی شەهید زەبار لە جادەی مەولەوی خانوویەکی بۆ گرتین بەرامبەر بانقەکە بە 4 دینار بە 4 دینار بۆی گرتین ئەچوین لەوێ کۆ بووینەوە سەبری ڕەسوڵ و شکریە ڕەسوڵ و ڕووناکی داکی دکتۆر بەرهەم و من لەگەڵ ڕووناکە زۆر ڕێک بووینیانی بە دڵی من و هەموو شتێکی بە دڵی من نەکرد و حەزی لە حڕێتی ژنان بوو حەزی لێبوو ژن پێشکەوێ و حەزی لێبوو ژن عەبا و پەچە فڕیا و جافرێتانە زۆرمان دە قسەمان کرد مامۆستا هەر لە پێش ئامنی هین کردکوتی ئامە خان تۆ لە پێش هەموو کەسێکا فڕەیە باوکی من فڕەیە من نامەوێ هەر ڕقم لە عەبایە عەباهی ئێمە نێهی عارەبە زۆرمان بە قسەمان کرد و فڕێماننا ئیتر دوای لەوێش دەرکراین کە فرۆشراخە ئەوێش فرۆشرا ساحەبەکەی ویستیەوە کوتی کەم بەشت ئیتر کە هاتمەوە ماڵی هەمومان مات و عاجز بووین پێمان ناخۆش بوو کوتی چییە مامۆستا کوتم وەڵا شتێکی وا کوتێ ئەو ماڵە گەورەیە و بۆ چیە باوکەکەم وەرن لێرە کۆبنەوە تر تقریبی 6 ساڵ هەر لێرە کۆ بووینەوە هەمومان بەڵێ باشە ئێوە هەر کۆبوونەوەتانە کرد یاخود هاوکاری پێشمەرگەتانە هاوکاری پێشمەرگەمانە کرد کوڕە بەیانمان بڵاوە کردەوە بەخوا لە ئەچوین بۆ بەکرێجۆ بە بیانووی گەنم کڕینەوە ئەوە نیە ئەشت نەبوو لە ناو فەردەگەنمەکانە بەیانمان تیاهێنا بۆ ئێرە ئەمان بر بۆ پێشمەرگەکان شتمان بۆ گواستنەوە قسەمان بۆ گواستنەوە شتمان بۆ کۆکردنەوە هەموو شتێکمانە کرد ئەوەی خوا پێی خۆش بێ جا نسیحەتیانە کردین بڵێن ئەوانەی کە لە ئێمە تێگەیشتوتر و پێگەیشتوتر و گەورەتر بوون و ئەنگو دەمە کوردایەتیەوە ئەمە بۆ هیچ شتێک نییە و ئیشەڵا سەرکەوین وا بێت و هەمومان حڕەبین و هەمومان شتی خۆمانە بێ و هەمومان بەڵێ ئەوەی مەسەلەی جەلالی و مەلایەکە کاریگەری هەبوو لە سەریشەکانیەوە جیابوونەوە یاخود هەر جەلالی و مەلایی نەبوو بە ئەبەدەن لە ناو ئێوە هەر لە هیچ کوێ لە هیچ شار و مەملەکەتێک نەبوو ئیلا پارتی و شوێعی هەبوو بەڵێ ئەو کاتە بەس پارتی و شوێعی بوو بەڵێ ئێمە لەگەڵ پارتی بووین سوێعیش بەجیابوون ئەی بەینتان چۆن بوو لەگەڵ شوێیەکان وەڵاهی زۆر ڕێکیش نەبووین و زۆری دژی یەک نەبووین باش بووین
جار جارە منیان بان کرد گرت ئەوە بۆچی شوویەکان بانیان کردیت و گرتی ویست بتگرن چیت کرد بوو بەخوا هیچم نەکرد بوو قسەیەکیان کرد کوتیان تۆ ئەو قسەیت کردووە قەستەم بەخوا نەمبیست بوو ئەوەکە چی بوو ئەخە تۆزێ ناشیرینە جا بۆ ناشی خۆ تۆ لەسەرەوە محاسەبە ئەرەوەڵا لەسەر ئەوە کوتیان تۆ کتوتە سمێڵی ستالین گستکە بەغایی شوێعی پێڕان بۆ ئاشەگوایی باڵێ کوتم بە قوربانە بم بەخوا فێرت کردمە تا ئێستانە مەزانی بەزەوە فێر بوو بەڵێ کوتی چەتی و ئامە وز بە من ناسیاوم بوو زۆر هینەکە باوکی تارا بوو تارا ڕەفیقی چرۆ بوو دایمە لە ماڵی خۆمان بوو ئیتر وەڵا کوتی چی بکەم بەخوا ژنێکی دراوسەی خۆتان شکاتی لێ کردووی کوتم وەڵاهی نەم کتۆ بەڵام بەخوا چابوو فێرتان کردم شەر بێ لەمەوە دوا هەرێڵم کوتی بەخوا بە تۆ ناوێرم ئیتر دوایی بەریان نام و هاتمەوە ئەی یەکێک لەوانەی کە لەگەڵێوەیە پەیوەندی هەبوو بە تایبەتیە هات و سەردانیەکردن سوورەیاخان بوو سوورەیاخانی مەلای گەورە حەزەکەم باسیەوەمان بۆکە ینی لەگەڵ درێخشانی شێخ جەلال زۆر ڕەفیق بوون بەهۆی ئەوەوە هاتە ماڵی ئێمەش ئەویژە هات لەگەڵ بەخوا لەگەڵ درەخشان شەوێژ لێرە ماو نەتەوە ئەویشە لە یەکێتی ئافرەتان بوو سوورەیاخان ئەرەوەڵا لە یەکێتی ئافرەتان بوو زۆر تێکۆشەر بوو زۆر قسەزان بوو قسەی بۆ کردین جارجارە کە ڕێ بکەوتە هاتە سلێمانی بۆ کۆبوونەوەکانمانە هات بەشداریە کردووەرەوەڵا زۆرمان لێ ڕازی بووی گۆ گەڕەکە هەڵە بژێرم بە تایبەتی من ئەشهەدو بیلا ئێوە بە غیرەت و ئازانژنی زۆر باشمان تیا بوو هەموو ئازا و چالاک بوون و هەموو ئەڕۆیشتن بەخوا چون بۆ خانوە قوڕەکان بۆ گۆی شەشتیانە بر بۆ پێشمەرگە هەمومان نەکەرەوە ئەرە بەخوا چەکو چۆڵی تا نەگواستەوە ئەویشمان جارجارە گواستەوە بە سەم کاتێ ئەرە بەخوا ئەشیان هێنایە ئێرە ماڵی خۆمان لە لای سەر تەنگورەکەمانەوە بەرمیلەکامان هەبوو دەمان چەوشتەکانمان لە ناو بەرمیلەکا کە ئاشاردەوە هەتا هاتن بۆی و ئەیان برد ئەگەر بۆشیان ناوانیش نەهاتنە دوو ئافرەت سێ ئافرەت کۆ بووینەوەمان برد هەرەوەڵا ئێوە لە چالاکی سەربازیە بەشداریتان نەکردو یا دەستان هەبووە هاوکاریتان کردووە لە هیچ سەربازیە دەستکاریمان نەکردووە هەر لە هینی ئافرەتان و تێکۆشان و خزمەتکردن و وەرە و بڕۆ و شت کۆکردنەوە و ئەو شتان بەخوا کوڕی پورەکەم جارێکیان هەفتا پاڵتۆ و هینی کڕی بوو پاڵتۆ و پێڵاویست و لە ڕوویەوە کوتی چۆنی بگەیەنمە قەڵازێ یەکێک لێتان وەرەگرێ کوتم کاکە منەی بەم کوتی چەتی و سەری خۆت دانێ کوتم نانە کوتی دەباشە بە لۆریەکانی خۆمان بیبن لەژێر فەردەوشتەکانە بیشارنەوە هەستاین چوین کوتی منیم لەگەڵت ڕووناکخان کوتی مەترسەیەم لەگەڵت بە تەمای خوا شتەکانمان ئاخر نابوو ئەوەنگەت پێڵا و پاڵتۆ شت پێبێ و بیبەی شاردمانەوە بردمان بۆ قەڵازێر بردمان تەسلیمی ئەو کەسەمان کرد کە پێ کوتبووین بینێرە بۆ ئەوێ بردمان و شەوێک لێ بووین و جا حاکەم ئەحمەد کە چوین لە ماڵی ئەوان کوتمانە ڕۆین بەیانی کوتی بەم قورعانەم جارە نایەنەوە کە هاتینەوە چوین بۆ لای کوتمە ها کاک ئەحمەدیان هاتینەوە کوتی بەخوا چاتر ئەم جارە شاتنەوە بەس جارێکی کە نایەنەوە ئیشمان زۆرە کرد هەر کەسێکیش پێشمەرگەیەک بکوژرا بایە پاسێکمانەگر لە هەر شوێنێک بایە چوین بۆ تازیەکەی ڕۆژێکیان هاتن پێیان کوتیان وەڵاوە یەکێک کوژراوە ئەو ڕەفیقانەم حیفی هیچیان نەماون ئەوانەی کە لەگەڵم بوون کوتیان لە هین کوژاوە لە ئابڵاخ هەستاین پاسێکمان گرت و چوین کە چوین کاکەی پێشمەرگە و چی و دەستمان پێکرد ژنەکە هاتە پێشەوە لێمان کوتی بەخوا کوڕەکەی من جاش بووە بەخوا نمانزانی چۆن بینە دەرەوە لە تەریقیانە هەر مردین و هەستای ناتینە دەرەوە یعنی لە دڵسۆزی خۆمان نەمانەزانی چی بکەین دایمە خەریک بووین بە پێشمەرگە چوین و نەمازانی دایکەکە خۆی پێکوتی ئەرە بە ذاتی خۆ ئەمە خانێکێ لەو کەسانەی کە تۆ لەگەڵیا ئاشنا بوویت و ڕەفیق بوویتەوەوانە ماڵی شەید محەممەد قودسی بوو چی دەربارەی ئەوان نەزانی ئەو بۆ پێیانەوە شەهید محەممەد قودسیە و قودسیە ئەڵێن لە قودس لەدایک بوو لە هین لەدایک بوو لە ئیسرائیل نانا لە ئیسرائیل ناکوڕە لە لای رووسیاوە چەرکەسن ئەوان ئاخر ناوە دایشی چەرکەسە بەس خۆی لە قودس لەدایک خۆی ئەڵەن لە قودس لەدایک بووە بەڵام نازانم دایکی چەرکەس بوو بەڵێ کوتیان دایکی چەرکەسە بەڵام ئافرەتێک بوو نمونەی هەموو ئافرەتێکی بە ڕەوشت و بە ئەخلاق و نەفس بەرز بوو دوو هەوێ بوون نەدیمەخان و نائیمەخان نەدیمەخان دایکی محەممەد قودسی و ئەوان بوو هی ڕەفیق و نائیمەخانیش کوڕیکەی هەبوو کوردی فێر بوو
کوردێکی باشی ئەزانی بەڵام ئەوە خۆش بۆ قسەکانی بەڵام دایمە لای من بۆ خۆ هەموو کەس شایەت ئەزانن ئەوە یعنی درۆشتی پێ ناوێت دایمە لە ماڵی ئێمە بۆی گو من هەر دڵم لێرە خۆشە ئەهات بۆ لای من خایەتیە کردلی بۆ مناڵەکانمە درو نانی بۆ لەگەڵە کردمەی گوت بەجێ نایڕمە تا ئیشەکانت تەواوە بەکو دایکم وەکو دایکم لەگەڵ مابوو ئامەخان لە ماوەی ژیانتانە بە تایبەتی ئەو کاتێک کە جەنابی مامۆستا مابوو زۆر کەسایەتی گرنگ ئەدەبی سیاسی ئێوە پەیوەندێکی باشتان هەبووە چی بڵێ پیاویش چاکی ئەم سارە هەیە پەیوەندی لەگەڵ مامۆستا هەبووە بەڵێ جا حەزەکەم باسی یەکێک لەو پیاوانە بکەین کە ئەویش مامۆستا قانەعە قانە یەکێک بۆ لەوانەیە کە زۆر نزیک بووە زۆر نزیک بوو باوکم بەڵێ بەخوا باوکی ڕحیم بوو دایمە لەگەڵ مامۆستا هاتن ئەنجا کاوسەڵتەی لە بەرابووم بەخوا گیرفانی کەواکەی دە کتێبی یەگرت و کاغەزی یەگرتی قوڕ بوو نازانم چۆن نەیتوانی خستە ناوی و دایەنا جا منیش شەوی وا هەبوو بە دزیەوە چوم شتەکانم هەموو دەرەهێنا بە دزیەوە لەسەر کورسەکە دامە ناپەڕۆیەکم پیاوە ئەچوم کەوا شتەکەم بۆشت ئەم گوت ئەگینا دوای نایەڵێ لێم تووڕابێ کوڕە بەیانی هەڵەستای گوچەتی و تۆ بۆ نەهاری بۆشتت ڕۆڵە ئەم گو ئاخر مامەگیان بەخوا هیچم لە شتەکان نەکردەوە تا هەمووی لەوێ و ئەو تا بۆشم لە ئوتواوی لەبەریە کردەوە ئەیتر دایمە لەگەڵ مامۆستا لێرە کتێب و شتیان دەرەکرد و بازان پێکەوە کتێبێکیان تەرجمە بەڵێ کتێبێکیان تەرجمە کردو ناوی قانەعی لە پێش خۆیەوە نووسیوە ئەرەوەڵاوکو باوکم وا بوو جا دوایی قانەع چوو مامۆستا لە دەربەنی خان بۆ آخر خۆ مامۆستا چەند ساڵ هەر دەرکرا لە وەزیفە لەوێ لەگەڵ ئینگلیزەکان ئیشیە کرد کەلیمەیە کاغەزی بۆ نووسی بوو کتوی کەریمی کارساز مەدەدێک سوتفە منیش لێ بووم چوو بووم بە سەردان بۆ لایەگینا من هەر لێرە بووم لەبەر مناڵەکانم لە مەکتەب بوو ئەویشتی بەخواوە قانەع ڕای کرد بەرەو پیری هێنای ها دەستمان ماچ کرد و بە خراتمان کرد کوتی کەریم هاتووم دام مەزرێنی کوتی بەسەر چاو بە ئینگلیزەکانی گووە مەشکە سپیری کوردیە پێیان سەیر بوو کوتیان چۆنەمە جلێکی شڕوهین لە بەراو جامانەیە بەسەرەوە کوتی ئیتر بۆی شەرحکردن کوتی ئاوایە کوتیان بە کەیفی خۆت دای مەزرێنە لەوێ 5-6 مانگ دامەزرا دوای کوتی کەریم گیان فنیشم کە کوتی کوڕە دەماوەیەکی کەس لێرە بە کوتی بەخوا کنگەر بخەنە لوتم لێرە نابم خۆ منە ناسی من سەیاحم ئەڕۆم ئیتر دەردی خۆی لە فنیشی کرد و هینەکەی بۆ وەرگرت و ڕۆیی بەڵام هەرە هاتەوە بۆ لامان هەر بە 2 مانگ 3 مانگ جارێکە هات سەریەوەینەوە ڕۆیشتەوەی گو بەخوا بەنگ نابم هەر هاتووم سەرتان بم ئەگەر ئیشیان نەبووە بەس بەڕاستی زۆر جا باسیەوە کرێ مامۆستا خانە فەقیر بوو زۆر ئەرەوەڵ آخر مامۆستای وای فەرموو مامۆستای من ئەو کوتی خۆی لە برسانە مرێمەت ئامیان بەناوەوە ناوە کەمەت ئەمەکەیان بەناوە نا کوتی من بە دوای شێستانەوە گەڕامەوە هەر بە دوای ئەوە گەڕای بوو کوردستان سەر بەخۆ بێ هیچی کەی ناویست ئەڵێن مامۆستا پەیوەندی خۆشی لەگەڵ ئینگلیزەکانە هەبوو ئەو پەیوەندیە چییە پەیوەندیەکی ئیشکردن بۆ لەگەڵیان بوو لەوێ لە دەربەنی خان 6 ساڵ بەیەکەوە بوون 6 ساڵ هەتا ئەو تۆنێلە دروست کرا بەخوا پیاوێکیان مرد هینەکەی بەسەرا ڕوخابەر دێکەوتە خوارەوە لە تۆنێلەکە مرد گەنجیش بوو دایکرد بمرێ سیقایان بە کەس نەکرد بە زاتی خوا بەوە ناردیانەوە بۆ ئوستورالیا مامۆستا چوو لەگەڵی هات بە منی گوت کوتی ئامە لە گیاناگاتان لە خۆتان بێ من لەگەڵەوە مەیتاڕۆمەوە کوتم خوا ئاگادارت بێ هەرەوەڵا ئەوەنگە سیقایان پێ بوو ئەوەنگە سیقایان پێ بوو بەقا هەموو دنیاە ئیتر دوایەوە بوو کە عەبدولکەریم هاتە سەر حوکم ئەو دامەزرایەوە چۆ بوو بۆەوە بە مامۆستا جا کێنە هاتووە شێم حەمەی خاڵ هاتووە بە قوربانی بم شاکر فەتاح هاتووە مامۆستا هێ من هاتووە مامۆستا هەژار هاتووە مەلا ڕەسووی پێشنماس هاتووە کەریمی حسامی هاتووە جا کێنە هاتووە بەخوا ئەگەر لە بیرم بێ ناوی هەمویان بڵێم زەریدەیەک تەواوی ناکە بەڵێ جا من بەبیرە دەخەمەوە بەڵام پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمان باشە دووبارە سڵاو بە ڕێزان دێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ لە ئامەخان تێکۆشەر و هەروەها هاوسەری مامۆستا کەریم زەند کەسێکی تر کە زۆر ینی لەگەڵ مامۆستایە بۆ هاتوۆتە ئێرە و ئەمانە شاکر فەتاح کەسایەتێکی گەورەی کورد کە شەید کرا زۆر هات بۆ ماڵمان زۆر بەیەکەوە شتیانە نووسی مێزیان داناتە نیوە شەوێ لێرە بەیەکەوە بوون من خزمەتمەکردن پێیەکتم ڕۆڵە تۆ بچۆ بنوم گو بەخوا نانومەتایەوە لێ نەبنەوە سەعات 3 تەواو بوونە 4 تەواو بوونە لەگەڵیان بەخەبەر بووم هەتا شتەکانیان هی نەکرد قەشە یوسوف پەری
زۆر 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 ئینسانێکی باش بوو. ئەویش لەگەڵ یان دۆستایەتیتان هەیە؟ زۆر دۆستایەتیمانەیە. من ئەڵێم لە هەموو خزم و قەومی خۆی کە ڕۆی بۆ پاریس وەکالەتنامەی بۆ مامۆستا کردەوە. کوتی هەموو وەکالەتەکەم بۆ تۆکەمەوە هی عمومی فەیمەی خوشکی شمارەکە لەو پیاوەوە ئەڵێ هەرەبێ بمەنێ من تۆم کردو بە وەکیل تۆمارێکە فەیمەی خوشکی ئەو مارەی کردو لەو پیاوە. بەڵێ هەرە بەخواوەمە تێکەڵ بووین بەڵام زۆر ئینسانێکی تێگەیشت و پێگەیشت. بەڵێ ئەوەی تۆ بزانی مامۆستا شاکر فەتاح لەلایەنی سیاسیەوە باسی چیان نەکرد؟ ینی خۆ دەزانی کە دوو پیاوی تێکۆشەر و گەورە دانیشن کاکەکاوە باسی هەموو شتێگەکەن. بەڵێ ئیتر خۆ تۆ ناچی هەردایمە دانیشی جویان لێ بگری تۆ هەر خزمەتیانەکەی توی تێچی جارجاری ژیان گوەرە تۆزە دانیشە چۆم دانیشتم تۆزە گوم لە قسە خۆشەکانیان نەگەن ئەم گو با منیش فێر بم لێیان. بەڵێ شتێکی تر هەبووەوە بیرم چوو لێ پرسم ڕاستی مامۆستا لە دوای کۆماری کوردستان کە گەڕێتەوە 2 ساڵ زیندانیەکەی لە ئەبوغرێب بەڵامەوە ئەلبەتە پێشەوەی کە تۆ شووی پێ بەس حتمما ئازانی تو ئاگاداری بۆی ژێڕاویتەوە کە لە زیندانە بۆ ئەبزانام کاتێکی زۆر خراپی بەسەر بردەوە زۆر بە قاچ و دەستی بە زنجیر بووە. بەڵێ ئەرەوەڵا بەڵام هەموو بەخوانی وەی سلێمانی دیفاعی لێ کردووە هەمووی نووسیوە کە بۆی جێڕاومەتەوە ئاوا بووە و ئاوا بووە. بەڵێ ئەرە بەخوا ڕۆڵە بۆچی گرتیان؟ ئەی ناڵم خەبەریان لیا بوو ئەو پیاوە هاتبووە لەوێ چوو بوو بۆ کۆماری مەهابەدە و پیاوەش بەڕاستی. بەڵێ کۆماری کوردستان بەڵێ بەڵام کە هاتبووە خەبەری لە مامۆستایە بوو کتووی نوێنەری مەلا مستەفایە و بە ئیشی مهمە هاتۆتەوە تر یەکسەر گرت بوویان 2 ساڵ بە کۆت و زنجیر قڕ بەسەر نەبووە لە ئەبوغرێب بوو. ئەو پیاوە چییە بوو؟ بەخوای تر ناوی ناڵم کەسێکی ناودارە دیارە بەخواوی سەر خەڵقی شارەکەیە. ئەرەوەڵا ئەویش پارتی بوو یا شوێی بوو؟ ئەویش ناڵم چوو بوو بۆ ئەوەی تر نازانم چمە بدایکی هەبوو بەڕاستی چونکە ئێمە هاتوو چۆمان زۆر لەگەڵ ئەو هین نەبوو. بەڵێ لەگەڵ گەزیزەخان زۆر تێکەڵ بووین چونکە ڕەفیقی کچەکەم بوو بەس لەگەڵ دایکیشی بەس لەگەڵ باوکی زۆر ناهات بۆ ماڵمانیانی بەڵام دایکی و گەزیزەخانە هاتن. بەڵێ کە کوڕەکەیان کوژرا بە تایبەتی من زۆر بەزەیم پیا هاتن خەریک بوو شێت بم لە تاوانیان دایکیان ژنێکی باش بوو تەوێڵەیی بوو. بەڵێ ئامەخان شتێکی گرنگ کە بە تایبەتی بۆ ماڵی ئێوە زۆر زۆر تایبەتە ئەوەیش کە لە دوای ساڵی 7 ئێرە ماوەیەکی زۆر بوو بە وەکو بنکەیەکی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانی لێ هاتم. کێ بوونەوانەی کە سەردانیان نەکردن چۆن بوو کە ئێوە ئاشنا دیارە مامۆستا پێشتر حتممە ناسیونی بەهۆی کۆماری کوردستانەوە بەڵام چۆن ئەوە ئاشنایەتەکەتان تازە کردەوە و هاتنە ماڵی ئێوە برازایەکم شووی کرد بە کەریم حەداد ڕنگ بێ ناوبانگت بیست. بەڵێ بێگومان ئەوە سەردەشتی بوو ئێرانی بوو هات ئەو برازایی منی هێنا کچی براکەم. بەڵێ هاتنە ئێرە یەکسەر مامۆستا و ژوورانەیانێ ئەو دوو ژوورەی خوارەوە لەوێ بوون ئیتر لەوێ بوون و ئەنجا میوانیان هاتی ئێرانی هەر هەمووی لە مەلا ڕەسووی پێشنمازەوە لە مەلا حەسەنی ڕزدگارەوە لە سەید ڕەسووی بابی گەورەوە لە مەلا برایمەوە زات بڵێم لە کێوە خوار لە کەریم حسامیەوە لە هەموویان ئەوانەی کە دکتۆر قاسم لۆ سەردانی ئەویش سەردانی کردوون جارێک بەڵام من نەمدیوە ئەو جارە من نەمدی من لێرە نەبووم سوتفە ئەویش هاتووە بۆ لایەن بەس من نەمدیوە بۆ یانی بەڵام کوڕی قازی 3 جار هاتووە بۆ ماڵمان 3 جار هاتووە جارێکیان جوابی بۆ ناردین کوتی ئەمڕۆیەم نازانم بۆچی ئەو ساوا بوو کە هات باش نازانم بۆچی هەموو سەربان و بنبانەکانی ئێمە گیرا بە پێشمەرگە بەچەکەوە خەڵقیش هەموو ڕۆحی چوو بوو کتویان بۆ ماڵی مامۆستا کەریم گیراوە نیوەی خەڵقی ئەم گەڕەکە لە تاوان لەبەر دەرگاکە هاتوو چۆی بوو هەتا ڕۆی کوڕی ڕەش کە ڕۆی هەموو هاتن کوتیان کسێشێت بووتم کوڕە بابە کوڕی قازی محەممەد لێرە بۆ ئەو بۆیە بووی تر ڕۆیشتن دوای 2 جاری کەشاتەوەی تر ئەم جارەکە هەردوو 3 کەسی لەگەڵ خۆی هێنا ئەوەی نەویست شکر ئەرەوەڵا 3 جار هاتووەویست بۆ ماڵمان. یەکێک لەوانەی کە لەم ماڵایە زۆر ئێوە تێکەڵاویتان هەبوو لەگەڵی مامۆستا هێمن مامۆستا هێمن بووەرە بەخوا ئەرە وەڵڵا مامۆستا هێمن چی تەیە کە باسی بکەیت چی یاداوەریەکە تێ لەگەڵی بۆ یادەوەریم زۆر زۆر زۆرە لەگەڵی لەو ژوورە ئەنووس جێمان بۆ داخست پیاوێکی زۆر 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 هێمن و لەسەر خۆ و احترامی ژنی زۆر زۆرە گرت
ئەیگوت ئەبێژن لە پیا و بەرزتر بێ حەزیە کرد هەردەکو هەموو کوردستانەکانیش ببن بەیەگەی گوت پورە ئامە کەیە بێ ڕۆژێک لە مەدان هاوارکەن بڵێن مەهاباد سلێمانی منیژم گو بەخوا قەت نایبینین ئەیگوت ناکچم ڕەش بینمە بە ئیشاڵڵا ئەیبینین ئەمەڵە پیاوێکی باش بوو ئەمەڵە پیاوێکی سالم بوو شعریە نووسی شەوێتانی وە شەو نانووس بەخوا شەوێکیان جگەرەکەی ئاوا لێکردبوو لەسەر لێفەکەی کەوتە بوو لێفەکە ئەسووتا من کوتم مامۆستاگیان بۆ نیێت کوتی ماڵت بە قوڕ نەگیرێتەوە زۆر حەساسی بۆنی چی کوتم بە قورئان بۆ سۆیەت هەردووکمان ڕامان کردە دەرێکە هاتین لێفەکە لەسەری ئاگری گرت بوو پەلاماری لێفەکەمان نافڕهمان نادەرێ کوتی بۆ لێت نەگەڕام بمرم خەلاسم بێ کوتم وەی خوانەکە بە قوربانت موتی لێفەکەشم سووتان کوتم کوڕە ماڵەکەش بە قوربانت بێ ئیتر زۆر تێکەڵ بووین و لەگەڵ براکەشم بە تایبەتی لەگەڵ مامۆستا عەبدەی برا مامۆستا عەبدە زۆر هەموو مناڵەکانی مامۆستا هێ من ناوی ناوە هی ئاسۆش و هی عەبدەش ئەرە بەخوا ئەو ناوی بۆ هەڵەبژاردن و ناویە نان خۆشی تاقە کوڕێکی هەبوو شکر ژنێکی باشی هەبوو عەبدەی برام چۆ لەو قاتی ئەوەی کە ئەو نەیەوێرا بچێتەوە چوو نەوارێکی بە دەردی خۆیانەڵێن پڕ کردەوە لە قسەی ئەوان و بۆی هێنان کوتیەوە تاشکر ساق و سەلی من و بۆ ژن و مناڵەکەی کە لە مەهاباد بوونەوە بەڵێ لە مەهاباتیش نەبوون لە مەهاباد نەبوون لە دەیەکی لای مەهاباد بوون لە بەرگرتن لەوێ بوون ئەرە وەڵا لەوێ بوون کاکە گیان ئیتر زۆر لەگەڵمان بوو مامۆستا باشە ئەو هەم ینی وەکو بڵێن برایەک وا بۆ لە ماڵەکەتانە باسیەوەکەن کاڵێن مامۆستا هەیە من زۆر ژن خۆشەویست بۆ چوزانم حەزی لە ژن بۆ سەد و بیلا ژنی زۆر خۆشەویست احترامی ژنی زۆر خۆی مەشەرواڵێ ژنێک هاتە لەویش یعنی گەنج بوون مناڵ بوون ئەو لە چوو یەک پێ لە بەریان هەڵەستام گو مامۆستا تۆ بۆ هەڵەستی گوت ڕۆڵە ئەوانە ڕۆحی ئێمەن ئەوانە جاوی ئێمەن ئەبێ احترامیان بگیرێ ئەبێ سەربەرز بن ئەبێ سەربەست بن ئەڵێن لێرە قوتابیانی زانکۆی سلێمانیەوانە بە ذاتی خوا ئەو هۆڵە چەنگە هەر هەمووی پڕ بۆ لە خەڵق بۆ لای مامۆستا هێمن جا هەمووە چون پەلاماریانە ماسییانە کرد منیش دوای لێمە پرسێم گوت ئەیە تۆ بۆ دەست ناکەیتە ملیانەوەی گڕۆڵە نابێ من باوچە بەخوا پیاوی چاک بەخوا زۆر بەڵێ ئەی لێرە هیچ لەبیریەکە لە ماڵایە شعرێکی نووسی بێت شعری نووسیوە لێرە زۆر شعری نووسە وەڵاهی شعرێکی خۆشی بۆ من نووسی بوو بۆشی خستمە سەر شریتە هینەکانە بۆ ئەوسا بۆی خستمە سەر ئەوە کە لە ڕەوەکەنە ڕۆیشتوین شتی دایکمم هەبوو یادگاری بۆی بەجێ هێشت بووم لە ناو شتەکانی دایکم دامناوە بۆی نەفەوتێ کە هاتینەوە برد بوویان قەت لە دڵم دەرناچێ وڵای هەموو ماڕەکەیان بەدەنگی خۆی بۆی خوێن بەدەنگی خۆی ئەرەوەڵا بۆی نووسی بووم بۆی هین کردە بووم بۆی خوێن بوومەوە بەدەم بە سەوت ئیتر ئەویان لێبر بووم لەگەڵ شتەکانی دایکیشم دووشتی زۆر مهمیان لێ بمبر بووم هەر هەم ئەمەی مامۆستا هەیە من هەو ئەمەوەی دایکم هەردووکی مێک لە یەک پێ ناخۆشتر بوو ئەیاڵێن زۆر جار مامۆستا ئەگەر کەمێک مەز نەبووە شعری ناوە پێکێکی نەخوار بایەوە شعری بۆ نەهات تا بەدزی مامۆستاژەی خواردەوە ئەیگوت خوددا شاهیدە پورە ئامە بەقەت خودای لێ دەترسم لە مامۆستای مامۆستا کەریمزان بە ذاتی خوا ئەمە آخر بۆ خۆ ئەو هیچ بە تۆ ناڵێ ئەیگوت کڕە هیچم پێ ناڵێ بەڵام سامی زۆرە چەتیوێ تۆ ژێندەی لێ دەترسی ئەرە بەخوا قسەکانی ئەوە خۆش بوو ئەی مامۆستا کەریمزان نەیە خواردەوە بە حەیاتی ئەو بۆ چایە خواردەوە تا مەشروب بخواتەوە لە ژیانمان نەمدیوە پیاڵەیە چا بخواتەوە بەڵێ ئەی مامۆستا هێمن قەت لای مامۆستای خواردەوە یا بەدزیەوە قەت بەدزیەوە ناڵێم شەوێکیان لە حەوشێدانی سپون مامۆستاش چوو سەردانێکیان بکە پێکێکی دا نابوو بیخواتەوە لە ترسی مامۆستا کە هەڵەستێ قاچێکی لێ ئەبخۆی بڕژێ ڕشتی کوتی بۆی ئەو نەزانێکە هی منە ناوەڵڵا ئینسانی باش بوو ئەوانە ئینسانی باشن کاکە کاوە یعنی بەوە هین نابن کە یەکێ قسەیە بکە زۆر نەجیب بوو بەڵێ باشە ئێوە و هەموو پەیوەندیە باشەتان هەبووە لەگەڵەوان بەڵام وابزان بەس کاکەریمی حسامی کاکەریم حسامی لەسەر ئەو ڕۆژە بە کاک مەلا ڕەسووشم بوو مەلا ڕەسوو برای خوێنیمە خوێنم ماوە تێ پێم وتم هەر کەریم حسامی لەسەر ماڵی ئەمەی نووسیوە کوتی بەخوا ڕاست دەکەی ئەرەوەڵا هەر ئەو لەسەری نووسی بووینەوە کتێبەکەشیمان هەیە بەس ئێستا نازانم لەکوێیە چرۆزانێ با چرۆی کچم بێتەوە ئیشاڵڵا ئەی کەواتە بۆچی مامۆسایان نەفی کرد لەسەر چی هۆکاری چی بوو
بۆچی نەفیان کرد؟ ئیتر لەسەر سیاست بوو هەر لەسەر ماڵی مەلا مستەفا بوو. بەڵێ بەخوای گەورە کتێبی بۆ خوێنمەوە لەسەر سیستەمەکە هەردووکمانە ئاوەشانمانداوا بوو کە هاتن بە زیلی عەسکەری ئەویان برد. کوتی تۆ مەیە خسەر لە خۆت تێکما لێرە بەلەبەر مناڵەکان بەکوتم بەخوا بشم کوژیاریە. دوایی لەگەڵ خزمێکی مامۆستا چوین 6 ساڵ لەوێ بووین. لەوێ لەکوێ بووین؟ لە پێشا لە ناسریە بووین. دوایی چوین بۆ قەلعە سووکەر. قەلعە سووکەرەکە باشتر بوو تۆزە ئاوی شیرینی لێ. بۆمان باسکە ینی ئەو وەختە وەزاتان چۆن بوو لەلایەنی ژیانەوە لەلایەنی چوزانم جالانی ژیانمان چی بوو وڵات تابڕێی خراپ بوو. مێشوو لە خواردەبووین ئاوی سوێر هەبوو بیخۆین ئاوی شیرین نەبوو. ڕۆژی تەنەکەیەکمانە کڕی خواخۆی ئاگای لێ بۆ سەرەوە بە 350 ئەبووە هەتا بەیانیەکی کە باسمان بەشمان بکە ئەو ئاوە ئەو تەنەکەیە چاودێریان نەکردن لەوێ هەموو ڕۆژێ بۆە بچێ ئیمزا بکە مامۆستا بەخوا کچەکەم خوێنی لوتی بەربوو هێرەخانی کچم دایکت بمرێ نان هێژ لەگەڵی بێ بۆ خەستەخانە باسی ئەوەت کرد کە لەگەڵ قەشەپەری بەڵێ یوسف قەشەپەری بەڵێ پەیوەندیشی باشتان نەبوو زۆر مامۆسا لەگەڵ ینی ئەو بڵێن ئەوانەی کە دینی ئیسلامیان نەبوو مەسیحیەکان چوزانم ئەوانەی تر پەیوەندی خۆشی هەبوو ئەوە ئەگەڕێتەوە بۆچی وەڵاهی ئەوە مامۆستا حەزیە کرد ئینجیلەکە تەرجومەکە کوتی بۆ بە هەموو زمانێکە بێ بە کوردی نەبێ چوو پرسی بە جەنابی شێمحەمەی خاڵ کرد شێمحەمە زۆری پێخۆش بوو کوتی بیکەن کەریم کوتی بیکەن بۆ بە هەموو زمانێکە بێ بە کوردی نەبێ زۆریشم پێخۆشە یارمەدەریشتانە بووم ئەوە بوو کە کردیان بە کوردی هاتن ئەلێرە لە بەر ماڵی خۆمان تەقیان لێ کرد 25 شەو لەسەر جێگا ئەوە لە ساڵی 90ەکانە ئەوە باشە لەلایەن ئیسلامیەکانەوە بوو یا چێ زانیتان چێ تەقەی لێ کرد حکومەتی بەعسی بەدەسیسە ئیسلامیەکان کوڕێکیان کوڕی سابوونکەرانی بوو ئەلەوێەوە یعنی ناسیتانەوە ئەوانەی کە بەڵێ ناسرانەوە وەڵا بەڵام حیزبی شوویعی یەکێکی کوشتەوە لەوانە مام جەلالیش یەکێکی کوشت بە کوژدایەوە کوتی لە حەقی ئەوانە ئیتر نازانمەوەکانی کەش 3 کەس بوون چیت لەبیرە و ڕۆژەی کە هاتن بۆ ئێرە مەسەلەوانە ئێوارە بوو کەی بوو هاتن تەقیان لە مامۆساکە تازە هەستا بووین کتریەکەم خستە سەر عەلادینمان هەبوو خستمە سەر عەلادینەکە و چووم دەستنوێش پشۆم لە دەرگایان نامامۆستاش خۆ نەهێش کەس دەرگا بکاتەوە هەر خۆیە چووی گوێەوە مەچن کە چوو دەرگاکەی کردەوە لیان پرسی بوو مامۆستا کامە مزگەوتی حاجی حانە کوتی ئاوام کرد بڵم ئەوە تاو تەقەکەیان لێ کرد و بە دەمانچە بێ دەنگەکان ئیتر خۆجەری دەکەم هەیە ئەوە یاڵێ وەک سەگ تۆپانمان مامۆستا 3 جار تەقەمان لێ کرد بەرنەکەەوە بەس ئەم جارە وەک سەگ تۆپانمان لەو کاتەیە ینی ئێوە ینی گومانتان نییە کە تەنها لەسەر ئینجیلەکەیە لەسەر شتی ترە بە بڕای ئێوە لەسەر وەرگێڕانی ئینجیلە یاخۆ والله بەس لەسەر وەرگێڕانی ئینجیلەکەی کوتیان کافر بووە کافر بووە ئینجیلی تەرجومە کردووە لەسەر ئەوە بوو لەسەر هیچ شتێکی کە نەبووە خۆ مامۆستا هیچ شتێکی لەگەڵ کەس نەبوو بەخوا ئللا چاکە نەبێ مامۆستا لە دوای خۆی هیچ دەستنووس و شتی هەیە تا ئێستا زۆرە ئەو شتانەی کە بەڵا هەیەی دەستنووسی چاکی هەیە بەڵام ئێستا چاپ نەکراوە مناڵەکان ئیشاڵڵا ئەگەر خوا یارمەتیان با و دەستیان بڕوا بە تەمان بیکەنی تر نازانم ئیشاڵڵا کە یەکرێ دەستنووسی چاکی هەیە هەرە بەخوا ئامەخانە و پەیوەندی مامۆستا و بڵین مەلا مستەفا ئەوە ئەگەڕایەوە بۆ کاتی کۆماری کوردستان لەوێ یەکتریان ناسیوە یاخود نەخر هەر لێرەوە یەکتریان ناسیوە دوایش کە چووە بۆ ئەوێ هەر لەگەڵ ئەوان بووە ئەنجا بۆ بە مامۆستا لەوێ لە کۆماری کوردستان لەوێ بۆ بە مامۆستا ئەو مەلا ڕەسۆژ لەوێ بووە لە مەکتەبەکە بووە ئەوەی کاڵەن پێش نماسکە ئێستا لێرەیە ئەویش لەوێ بووە مامۆستا بووە ئیتر چون خەبەریان لە مامۆستایەوە کتویانە وەڵا زمانەکەمانە گۆڕێ ئیتر جەنابی خۆی هاتووە بۆ مەکتەبەکە پێشەوە هاتووە کتوێتی دەرزەکەت بڵێەوە مەیفەوتێنە هەتا وەستاوە هەتا هەموو دەرزەکەی تەواو کردووە ئەنجا کتوێتی وڵایی لە تارانێژ ڕامامۆستای وام نەدیوە تۆ ئەگەر دوای تەوامە بێبێی بۆ لای من ئیتر مامۆستا چوو بوو بۆ لای کە چوو بوو بۆ لای سەید فەهیم کڵاوێکی چنی بوو ئەو کڵاوی کە هەیە ئێستا ئەوەی دایمە کڵاوێکی لەسەریا بۆ تا لە ژوورەوەیە ئەو کڵاوەی کتبووی ئەوە کەریم پێشکەشی تۆیە بۆ تۆ باشە ئەویش لێ وەرگرتە بوو ماچی کردبوو نابووە سەرسەری
تۆ ئینسانێکی ئەوەنە باشی ئەوەنە لە خۆ بردەی بەخوا کوتی تەغاڵاکەیان هەڵکردی کورد و کۆمار سوێنی خوار کوتی ئەو هین عوسمان دانش کوتی لە خۆشیان فێی لێ هات خەریک بوو لە سەربان بکەوێتە خوارێ بە دووسێ کەس گرتیان کوتی ئەمەی پێخۆش بوو زۆر کەس پێی خۆش بوو بەڵام خۆ بە ناشکری ناڵەمەوەنە دەوامی نەبوو هەموو 11 مانگ دەوامی بوو بۆ خاو بەخوا کوتی 3 دانە جاریش بە 3 قورعان کوتی مەلا مستەفا گەڕایەوە سەری کوتی لەگەڵمان وەرە باوەڕ بە حکومەتە مەکە شتێکت لێەکەن کوتی بەخوا من وعدم بە قەومەکەی خۆماوە مردن و ژیانم لەگەڵاوان بێ تر ئەوە بوو ئەو لەگەڵیان نەچوو ئەرە بەخوا ڕۆڵە ئاوە خۆ منەوە ساو لەگەڵی نەبووم بەس خۆی بۆی جێڕاومەتەوە مامۆستاش بە حیاتی لەسەری و باە درۆیەکی ناکرد هەرچی چاک بواە ئەوە یەوت بەخوا باوکەکەم لە زمانی ئێوە سەردەمێک لە زمانی حیزبی باسە ینی مامۆسا کەسێکی دیار بوو لەم شارە دیارە لەو باوەڕێم هەموو کەس ڕێزی گرتووی مامۆسای خۆشی سووە ئەوان فشاریان بۆ ناهێنا بانگیان ناکرد چەند جاریان بان کردو منیشیان بان کردووە بەڵێ بەخوای گەورە کە بانیان کرد بەیانەتیان بردیان من خۆم کوشت و خۆم بڕی براکەم بان کرد بەڵام خوا ئاگای لێ 3 ڕۆژی مابوو بۆ ئینتیفازەکە ئەو ئینتیفازە نەبووە هەر لەوێ ئایان کوشت ئیتر تەلعاتی مەلا مستەفا هەیە خوشکی فاروق زۆر ڕەفیقم بوو شویعی بوو بەڵام زۆر ڕەفیقی من بوو دوای ئەویش بوو بە پارتی ئەوەنە تەسیری منی لەسەر بوو ئەنجا ئەو کارتەکەی هەڵگرت بۆ کارتێکی زەردی ئەوەنە بوو کە لێی نووسرا بوو ئەو ناوانە هەموو بێ بکوژرێن بۆی هێنای نەماڵەوە کە ڕۆیشتین لە ڕەوەکە ئەوەشمان نەما لێمانون بۆ گیناکتمانە ڕاڵیەگرین بۆهین ئەرە بەخوا ڕۆڵە بەڵێ ئەی کوڕەکان وابزانام کوڕەکانیش تۆزێت چەپ بوون کوڕەکەم کاکە ئاسۆ جامیعەی تەواو کرد بەنگ نەبوو لە ماڵەوە چوو بۆ دەرەوە گریای نووسیوەنمان کرد مامۆستا پێیوت لێ گەڕێمەگری خوا حافیزی بێ لەم دەقەیەوە تۆ کوڕی منی ئاسۆ پێی ناخۆش بۆی زانی بەهین وای پێڵێ کوتی ناباوکەکەم تۆ کوڕی میلەتی ئیتر بەخوا بڕێ پێشمەرگە لە ماڵا بووە خوا ئاگای لێ بۆ سەرەوە بڕۆ هەموو یەکەی کەشکور ماوە نێستا دووسەیەکیان نەبێ یەکێکیان ئەدام کرا یەکێکیشیان لە ئاوەکەی تەیە تا خنکە ئەو دوو کوڕە نەبێ نەماون لە خوا بەزیا بێشکور هەمویان ماون هەموو لێرە بوون هەموو بە شەو بە ڕۆژ لە ماڵی من بوونەم شاردنەوە بەیانم بۆ بردن لە بەردەکی سەرا بۆ ماڵەواسین بە دیوارەوە ئەرە بەخوا هەموو لێرە بوون هیوا هەبوو لە بەغاو عارەب بوو هاتبوو بە عەسکەری کچێکی خوشکەزام هەیە ناوی قومریە زۆر بەغیرەتە ئەو جلەکانی بۆ سووتانن لە تونی حەمامەکە ئەیگو پورێ با ئەو جلانە بسووتێنین بانەیەن بمانگرن بەخوا ئەنجا ئەو کوڕە پێشمەرگانەش هەموو لێرە بوون بەسەر مۆک و کوڕی خۆم ئەو کەریمە دەستەکانم شکێخانە قینی بوو بەخوا ئەو حەوشە شتەی هەموو بۆ شتمەی گوتۆ زۆر هیلاکی پێمانەوە ئیتر وەختێک کە گیرا لە پێشەوەی بگیریە نردیان بۆ هەولێر کوتیان باون بێ لەوێ خانوێکی بۆ گری منیان نار بچم سەری بم کە چوم لە دەرگای ماڵەکەمما عەسکەر هاتە دەرەوە عەسکەری عارەب کوتی ها خاڵە چیت دەوێ کوتم دەور عەلا حۆش باش بوو ئەو قسەیان بۆ هات کوتی ماکو حۆش ئیتر پشتا پشت گەڕامەوە ماڵی خوشکەسایەکم لێ و بە گریان چوم خۆم کرد بەوێ کوتم بەخوا کەریم گیراوە بۆیە ماڵەکەی پڕ بووە لە ئەمن ئیترەوە بوو دوای کوشتیان ئەنجا منیش گیرام بانیان کرد کوتیان ئەو ژنە ناسی 6 مانگ لەگەڵم بوو کوتی نایناسم هەر کوتی نایناسم ئەو هەموو لیان و هینیان کرد هەر کوتی نەمدیوە و نایناسم 6 مانگیش لە لای خۆم بوو تر دوای ئەعدامیان کرد مەیتەکەشی کەس وەری نەگرتەوە لە بەغا کرا 100 جاری ئینشاءالله هەر شاد دەبێ کوڕێکی فەقیر کوڕێکی تێکۆشەر کوڕێکی عاقڵ فایدەی چی کوژرا بەگرتیاننا جاسوس و خراپەکار بەڵێ لە هەولێر ناربوویان بۆ هەولێر لەوێ خانویان بۆ گربەوەی ون بێ نەکوژرێ کەچی لەوێش خەبەریان لیا و چوون گرتیان و کوشتیان ئامەخان دواپرسیارم دیارە ڕەنگەشتی تریش هەبێ باسیکێ بەڵام تۆ لەگەڵ تەڵاخانە تەڵاخانی شێخ لەتیف ژنی شێخ لەتیف
بینتان خۆش بوو زۆر 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 هات بۆچی ئەڵێ جارێک خەریک بۆ دەرمان خوارد خەریک بوون وڵا کردیانین بەڵێ بۆچی کێ کردی هۆکاری چی وەڵاهی جا باش نییە بێڵێم ناوەکەی دوای پێت دەڵێن دەرمان خواردیان کردین هەردووکمان بە پەلە مامۆستایە مەی بر بۆ خستەخانە مای دەوشتیان شتیانەوە بۆی کردبووینە ناو سەماوەرەکە پیرێژنەکە ئیتر پیرێژنەکەشیان گرت ئیتر اعترافی کرد کە چێ بۆچی ئەوەی کردبوو ینی شتەکە پەیوەندی سیاسی هەبوو یا خۆ سیاسی نەبوو شتی تر بوو غەرەزی شخصی ئیتر دو سێ ڕۆژ لە خستەخانە بووین و بینێمە دایمە بەیەکەوە بووین لەگەڵ تەڵاخان جا ئافرەتێکی نەجیب ئەی شێ مەحموود نەبینی بوو جەنابەت ئێوە شێ مەحموودتان نەبینی شێ مەحموود بینی بوو بەس بە قسەنا بەڵام شێخ لەتیفم زۆر بینی بوو بەڵام ئەوم هەر بینی بوو ئاوە کە هات بۆ ماڵی پورم جارێک بینیم لە سلێمانی بۆ ماڵی حەمەی فەرەت زەفەنگی هەر ئاوا بەڕاڕەوی دیمیانی بە قسەنا بەڵام لەگەڵ شێخ لەتیفا زۆر یەکتریماندی بوو هەرەوەڵا ئاوا بوو کاکە کاوەیان زۆر یەک بووین ئەگەر شتێکی تایبەتت هەبێت دەربارەی خۆت یا مامۆستابی لە هیچنا من سواس دەکەم بەوەی کە لەم بەرنامەیە وەڵایی گلەیم هەیە گلەیەکی زۆرم هەیە چونکە ئەو کەر مامۆستا مرد ئەوانەی کە زۆر 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 مامۆستا فەخر و شانازی پێوەکردن کەس لێی نەپرسیمەوە تا ئێستاش ئیلا شێخ نەوزاد نەبێ ئەگەر لێ پرسیبمەوە لەگە کاکە زانیاریژەوە هیچ ئەو هەر کوڕی خۆمە هەر زۆریشم گلەیە لیانە نەکەڕەت یەکوتیان بزانین چی دەوێت چیەکەی تۆ ژنی ئەو پیاوە بووی ئەو پیاوە ئەوەنە بۆ ئێمە باش بووە هیچ لەو ساوە هیچ بە حیاتیان یەکێکیان نەهاتووە لێپرسینەوەیەکم لێ بکە سەردانێکم بکە گوتم ئەگەر چاوم کوێر بوو هەموو عالەم زانی ئەخرەوە چاوم کوێر بووە هەموو عالەم هات بۆ لامەوەی دەنکە جۆیەکی پاشای خوار بێ ئەوان هەر بە تەلەفۆنێکیش بەسەریان نەکردمەوە گلەیم زۆرە لیانە تا قوڕقوڕاگەم گلەیە جاهیوادارم گلەیەکان لێبگات و من سپاس دەکەم بەوەی کە لەگەڵ ماوەی تەمەند درێژی بۆ خوازم زۆر سپاس دەکەم سپاسی ئەو کوڕە جوانانە کەم پێمانەوە هیلاک بوون و خوا هیدایەتی هەمووتان باو ئیشاڵڵا کوردستان شاد و بەختەوەر بێ و سەرکەوتوو بێ و زەحمەتی شەخۆ منەوە هەر هیچ نایبینم خوا بکەم ڕۆڵەکان بە ئیزنی خوای گەورە زۆر زۆر سپاس دەکەم بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەنامەی پەنجەمۆر وەخواتان ئەسپێت